قانون اساسی جمهوری اسلامی ایران و ڕووداوەکە کۆستێکی گەورە بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران، بەڵام بە پێی دەستوری ئێران و بڕیاری ڕابەری باڵا محەممەد موخبیر جێگری یەکەمی سەرۆکۆمار کارەکانی سەرۆکۆمار ڕادەپەڕێنێت و دەست بەکار بووە. هەروەها دکتۆر عەلی باقری کەنی لە شوێنی وەزیری دەرەوەی ئێران دەست بەکار بووە. ئێمە ئاڵای وڵاتمان تانی وەداگرتووە و لە ڕۆژی سێشەمەوە بۆ ماوەی 5 ڕۆژ لە کۆنسوڵگەری ئێران لە 9 بەیانی تا 4 ئێوارە پرسەمان دەبێت و پێشوازی لە میوانان و نوێنەرایەتی وڵاتان وەرەمی کوردستان و حیزبەکان دەکەین، هەروەها دەفتەری یادداشت نووسین دادەنی. تا ئێستا وا دەردەکەوێت ڕووداوێکی ئاسایی بوو بێت و بەوەی ناجێگیری کەشفەوە ڕوویدا بێت، بەڵام ڕاندە جیاوازەکانی ڕووداوەکە لە بەرچاو دەگیرێت و لانی پەیوەندیدار لێکۆڵینەوەی پێویست لەو بارەیەوە ئەنجام دەدات. به عهده گرفتن و ایشون هم این مسئولیت رو فعلا بر عهده دارن.